بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بە ئەوەی بەڕێز و خۆشەوی شادەبینەوە. ئەمڕۆ کۆتا یاری پێش یاری هەڵبژاردەکان ئەنجامەدرێت لەم هەفتەیە. ئەمڕۆ کۆتایی دێت بە یاریەکانی خولەکانی ئەوروپا، دواتر 2 هەفتە پشووەرگرتنمان بێ، هەفتەی داهاتوو پشووە، هەفتەی داهاتووتر خولەکان دەست پێ دەکەنەوەنێ لە نێویدا چەند یاریێکی پاڵاوتنی یۆڕۆ و پاڵاوتنی کیشوەری ئەمریکای باشوور و ئاسیا و ئەفریقا بۆ گەشتن بە یاریەکانی مۆندیال 2026 ئەنجام دەدرێت. ئەمڕۆ کۆتا ڕۆژی یاریەکانە، بەڵام لە بارودۆخی کۆتا ڕۆژی یاریەکانە یاریکی زۆر تایبەتمەند و یاریکی زۆر گرنگمانەیە کەویش ڕوبەڕووبوونەوەی هەردوویانەی مانچستەر سیتی و یانەی ئارسناڵە لەسەر یاریگای ئیمارات. بۆیە هەوڵ دەدەین ئێمە ئەمڕۆ شیکاریەکی تایبەت بۆ دۆخی ئەرسیناڵ و بۆ دۆخی مانچستەر سیتی بکەین و لە هەمان کاتدا خوێندنەوەیەکی دروست بە هەردوو دیوەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵ بکەین. کۆی گشتی ئەنجامەکانی دوێنێ ئەگەر زۆر بە خێرایی قسەی لەسەرکەین، باسێک لە سەرنجامەکانی دوێنێ بێ و قسەیەکی لەسەر بکەین. تەمان لە ئەنجامەکانی دوێنێەوەی کە گرنگ بوو سەرکەوتنەکەی مانچستەر یونایتد زۆر گرنگ و زۆر لە جێی خۆی دابوو. پتەیەوە نەتەوێ مانچستەر یونایتد لە بارودۆخێکی زۆر نەخوازراوایە، لە بارودۆخێکی زۆر شێواوایە، کۆمەڵە کێشەیەکی گەورە ڕوبەڕووی مانچستەر یونایتد بۆ تۆ کێشەکە هەر تەنها تینهاگ نییە، بەڵکو کێشە یاریزانەکانە، بەڵێ بژاردەکانی تینهاگی تایە، بەڵێ پێکانی یاریزانەکانی تایە. واتە بارودۆخێکی ئاڵۆز بوو لە مانچستەر یونایتد، بەڵام سکۆت ماکتۆمینای ئەمجارە بۆ فریادڕەسی تیپەکە و کۆمەڵێک ڕەخنە و بارودۆخی زۆری نەخوازرای لە مانچستەر یونایتد بەو دوو گۆڵە پەردەپۆش کرد و ئەکرێ مانچستەر یونایتد ئەم تینهاگ سوود لەم دەرفەتە وەربگرێ بۆ گێڕانەوەی یاریزانە پێکراوەکانی، بۆ بەخۆداچوونەوەیەک بە شێوازی یاریکردنی تیپەکەی، بۆ بەخۆداچوونەوەیەک بۆ هەڵبژاردننی پێگاتەی سەرەکی بۆ تیپەکەی، چونکە مانچستەر یونایتد لە کێشەیەکی گەورەیە. لە ئەنجامەکانی تر میلان پێشەنگی خولی ئیتالی گرتە دەست پاژەوەی کە بە گۆڵێکی پۆلیسیچ لە جەنەوەی بردەوە و ڕووداوێکی تایبەتی تیابوو لە یارە کە جیرۆ بۆ گۆڵپارێزی میلان و لە کۆتا ساتەکان تۆپێکی مەترسیداری لەسەر گۆڵ یانەکەی جێڕایەوە. ئەمەش بۆ یەکسانبوونی ئینتەرەوە بەرهەما و هەر لە یاریەکانی ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و برایتنمانەیە کە لیڤەرپوڵ ئیتر ساتەوەختی بردنەوەیەتی لە برایتن وەکردنەوەی گرێشوێرەی برایتن، چونکە لە دووەرزی ڕابردوودا لیڤەرپوڵ بە تایبەتی ئۆرگن کلۆپ تووشی ناڕەحەتیشی زۆر هاتەوە بەرامبەر بە برایتن، چ لەگەڵ گرام پوتەر و چ لەگەڵ دیزەربیش لەگەڵ دەست بەکاربوونیە. تاوان ریال مەدریدیش لە سەرکەوتنەکانی بەردەوامە. شەوی ڕابردوو ریال مەدرید بە سەرکردایەتی جود بیلینگهام توانی بردنەوەیکی گرنگ بەرامبەر بە ئۆساسۆنا دەسەبەر بکاوە، توانی پێشەنگی ڕزبەندی لیگا قایمترکە. بیلینگهام لەسەر ڕاستە بەرزەکەی بەردەوامەوە دوای کۆتایەتنی یاریەکەش کارلۆ ئەنچیلۆتی باسی لەوە کرد کە بیلینگهام ئیزافەیەکی باشە بۆ تیپەکان و بیلینگهام گۆڵکارێکی ناوازێ بۆ تیپەکان کە کرێمە باشتر و باشتر بێ و بتوانین سفادەی زیاتری لێ بکەن. بارودۆخەکان بەم جۆرەیە، بەڵام من ئەمڕۆ شیکردنەوە لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵ و مانچستەر سیتی یەکەم. سەرەتا دەچمە لای پێگاتە، لە ڕووی پێگاتەوە قسەیەک لەسەرم دوو تیپە یەکەم، دواتر یەمەوێرە باس لە گۆڕانکارەکانی مانچستەر سیتی یەکەم و باس لەوە دەکەم کە ئەم شەو کێ دەرفەتی بردنەوەیە بێ. ئەگەر ئەم شەو ئەنجامەکان بەو جۆرە نەبن دەبێت چی ڕووبدات. بۆ ئێستا لەگەڵ ما بن، دەچینە لای شاشەکەمان شیکاری تەکتیکی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئارسیناڵ و ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد دەکەین. تەمان خۆتان ئاگادارن ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و ڕوبەڕووبوونەوەی ئارسیناڵ پێی دەوتێت ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمەند. ئەگەر سەرەتا ئێمە لە مانچستەر سیتیەوە دەست پێ دەکەین، من حەزەکەم سەرەتا لە مانچستەر سیتیەوە دەست پێ بکەم و باسی ئەو گۆڕانکاریە بکەم کە پیپ گواردیۆلا لە تیپەکەیە کردوێتی. هەوڵ دەم ڕێنێکی تۆختان بۆ هەڵبژێرم بەشکە جوانتر لێتان دیار بێ. ئەگەر باسێک لە مانچستەر سیتی کەین، باسێک لە مانچستەر سیتی کەین، تاوان پێگاتی مانچستەر سیتی هەمووتان نەزانن وەرزی ڕابردوو
مانچستەر سیتی بە چ پێگاتەیەک یاری کرد دەچینە سەر پێگاتەکەی گواردیۆلا کە دواهەمین یاری کە بەرامبەر بە ریدبۆڵ لایپزیگ ئەنجامیدا پاس ئەو شکستەی بەرامبەر بە وولڤەرهامپتن تۆماری کرد چوە سەر ئەو پێگاتەیە. پێگاتەی گواردیۆلا کە پشتی پێدەبەست پێکاتەی پێشووی ئەمە ئەو پێگاتەیە بوو کە پێشتر پیپ گواردیۆلا لە کاتی ئامادەی گۆندۆگان و لە کاتی ئامادەی ستۆنز و ڕۆدری پشتی بە پێگاتەی 3-2-4-1 دەبەست بۆی کە توانی نازنای پریمەر لیگ بەرێتەوانێ و توانی نازنای خولی ئینگلیزیش بەرێتەوانێ و توانی نازنای ئەفای کەپ و سوپەریش بەرێتەوە. گۆڕانکاری تەکتیکی گواردیۆلا چی لێ هاتووە؟ لە نەبوونی ستۆنز، لە نەبوونی یاریزانێکی هاوشێوەی گۆندۆگان، لە پێکانی دیبڕۆین پێگاتەکەی گواردیۆلا ئۆتۆماتیکی بووە بە چی؟ بووە بە 4-2-3-1. ئەمە اون پێگاتەیە کە لە ماوەی ڕابردوو گواردیۆلا لە وەرزی ئەم ساڵە پشتی پێبەستووە گۆڕانکارێکی تەکتیکی کردووە تاوانێ بۆی کە گەڕانەوەی باریزانەکەی پشتی هێرشبەرداوە لە نەبوونی دیبڕۆین لە نەبوونی گۆندۆگان وای کردووە تەنها ئەلڤارێز لە پشتی ئالاندەوە یاریکە و گەڕانەوەی باریزانەکە کردو و هێڵی بەرگریەکەی زیاتر دیاری کردو ئەمساڵ زیاتر پشت باڵکرد دەبەستێت. بارودۆخەکەی سیتی بەم جۆرە گۆڕانکاری لە پێگاتەی کردووە لەبەر چی؟ لەبەر نەبوونی ئەو کواڵیتی یاریزانانەی کە گواردیۆلا خۆی دەوێت. یاری ریدبۆڵ لایپزیگ پاش ئەو شکستەی بەرامبەر بە وولڤەرهامپتن تۆماریان کرد گواردیۆلا چووە سەر هەمان پێگاتە. چووە سەر چی؟ چووە سەر پێگاتەی 3-2-4-1. بەڵام ئایا بۆ یاری ئارسناڵ ئێمە پرسیارەوەکەین ئایا گواردیۆلا ئەتوانێت لە بەرامبەر ئارسناڵ و لە نێو یاریگای ئیمارات بە هەمان ئەو پلانە یاریکە؟ بۆ نمونە ئێستا گواردیۆلا کەم پلانی 3-2-4-1 تەطبیقەکە گڤاردۆڵیە ئەمە تەطبیقەکە. واڵکەر لە کاتی هێرشی پێویستە سەرەکەوە واڵکەر ناتوانێت ئەوە بکات کە ستۆنز پێشتر کردوێتی. ناتوانێت ئەوە بکات کە پێشتر ستۆنز کردوێتی. کۆمەڵێک خاڵی تایبەتمەند هەیە بۆ مانچستەر سیتی کە من ئەمەوێ باسی بکەم و ئەمەوێ پێداگیری لەوە بکەم کە تاوەکو ئێستا گواردیۆلا کارەکەی زۆر بە باشی ئەنجام داوە. من ستایشی گواردیۆلا دەکەم کە سەرەڕای کەلێن لە پێگاتەکەیە بەڵام توانوێتی ئەم پێگاتێ بە. کێشەکانی مانچستەر سیتی چییە؟ خاڵی یەکەم نەبوونی دیبڕۆین کە خۆتان نەزانن گواردیۆلا بەردەوام لە یاریکردنەکانیە پشتی تاو بە یاریزانی یاریساس پلەیمیکەر دەبەسێت. ئەوە گواردیۆلا لە سەرەتای وەرزەوە لە پێکانەکەەوە لە توانەکانی دیبڕۆین بێبەشە. لە سەرەتای وەرزەوە لە چی؟ ستۆنز. ستۆنز کێیە؟ ستۆنز ئەو یاریزانە تەکتیکیە کە وەرزی ڕابردوو گواردیۆلا دەهات بەرگری باڵی ڕاست و ناوەندی پێدەکرد و هاوکارێکی باشی تیپەکە بوو لە بەرەو پێشبردنی ڕیتمی یاریکردنی تیپەکە. لە بەرەو پێشبردنی ڕیتمی یاریکردنی تیپەکە. ئەمە بەس باسی پێگاتی تیپەکەکەم. سێەم نەبوونی چێ؟ گۆندۆگان. گۆندۆگان ئەو یاریزانە ژمارە هەشتەی ئەو یاریزانە ژمارە دەیە کە لە توانای گۆڵکاریە کەم نەو یاریزانانەی وەکو ئیلکای گۆندۆگان من. لە توانای گۆڵکاری لە خزمەتکردنی ئەو شێوازە یاریکردنی مانچستەر سیتی تەطبیقیەکە هیچ کەس ناتوانێت وەکو گۆندۆگان یاریزانێکی گۆڵکەر بێ. ئەمانە هەمووی نوقسانی تیپەکەی گواردیۆلا بوون. ئەمە جگە لە پێکانی چێ؟ جگە لە پێکانی بێرناردۆ، جگە لە ڕۆشتنی مەحرز، جگە لە کارتە سوورەکەی ڕۆدری ڕاستە بەدیل ئەنجام دراوە. دۆکۆهاتووە، نونێزاتووە، کۆمەڵە گرێبەستی نوێ ئەنجام دراون بۆ مانچستەر سیتی، گڤاردیۆڵاتوە. بەڵام ئەم کۆمەڵە گرێبەستە ناگاتە وجودی دیبڕۆین کە پێکانە و ناگاتە وجودی ستۆنز و هەروە گۆندۆگان لە ڕووی ئەو گۆڵکاری کە پێشترەی بووە. کەواتە کەلێن هەیە لە یانی مانچستەر سیتیە و
لە چەکە کاریگەر و ناوازەکانی ئەوەی کە لەسەر ڕاهێنەر حسێبە. زۆر هاوڕێ ڕەنگە باسیەوەتان بۆ بکەم بڵێن گواردیۆلا ڕاهێنەرێکی باشە و پێرفێکتە و نازناوەکانی بردووە و ئەمەی کردو ئەوەی کردو ئەوەی کردو و یا هەنێکی تر ڕەخنەی لێگرێ لەوەی کە پاری زۆر سەرکرۆچیەوە نە. ئەزانی لای من گواردیۆلا ئیزافەکەی چیە وەسفەکەی چییە؟ لای من وەسفی گواردیۆلا ئەبە ماکە. وەسفی گواردیۆلا بە جولیان ئەلڤارێزەکەم، بە بەرەو پێشبردننی ئاستی جولیان ئەلڤارێزەکەم، بە پێدانی ئەو هەموو مواسەفاتی یاریکردنە بە جولیان ئەلڤارێزەکەم. ئەلڤارێز هێرشبەرێکی سەرەڕم بوو کاک لە ریڤەر پلەیتەوە کە هاتە مانچەستەر وەکو هێرشبەری سەرەڕم، ئەرجەنتینی ژۆکو سەرەڕم لە مۆندیالە پشتی پێبەست. بەڵام گواردیۆلا هاتووە ئەم کوڕەی کردووە بە یاریزانێکی ژمارە دەی ناوازە، کردوێتی بە یاریسازێکی پێرفێکت، یاری بۆ تیپەکە دروستەکە، یاری لەگەڵ باڵەکانەکە، لەگەڵ دۆکۆ، لەگەڵ فۆدین، لەگەڵ هالاند، لەگەڵ بێرناردۆ کە یاری دەکا. ئەمە لای من حسابکردنە بۆ گواردیۆلا، ئەمە ڕۆڵی ڕانەری سەرکەوتووە. لای من هەڵسەنگاندنی گواردیۆلا بەم جۆرەیە کە لە هەموو وەرزێکە یاریزانێکت بۆ دەرخا سفاتێکی جوانیم یاریزانە یاخود کۆمەڵی ئیزافات با بە توانای ئەم یاریزانە، کۆمەڵی ئیزافات بە بە هێز و شێواز یاریکردنی ئەم یاریزانە. گواردیۆلا ئەمە لە جولیان ئەلڤارێزا تەطبیق کردووە کە ئێستا جولیان ئەلڤارێز پاش گەڕانەوەی دیبڕۆینیش وای کردووە کە بە ناچاری دەبێت لە پێگاتەی سەرەکییا بێ. ئیتر ئەو کاتە شوێنێکی تری یاریکردنی بۆ دەدۆزێتەوە گواردیۆلا من ئەوە نازانم، بەڵام جولیان ئەلڤارێز لە کاتی گەڕانەوەی دیبڕۆینیشە دەبێت لە پێگاتەی سەرەکییا بێ. تەبان پێگاتەی مانچەستەر سیتی وەکو باسم لێوە کرد ئەمڕۆ کێشەیەکی زۆرێ لە مانچەستەر سیتیە وەکو پێگاتە. کێشەی چێمانەیە؟ نەبوونی چیە؟ بە تایبەتی لە یاری ئەمڕۆ وەکو ناوانەی کە ئاماژەم پێکرد، یاری ئەمڕۆ ئەوەی کە تاوەکو ئێستا بارودۆخەکە باسەکرێ کێشەمان لە ڕۆدریا دەبێ. بەرناردۆ هێشتا تەواو ئامادە نیە وەکوەوەی کەیە، جۆنستۆنز ئامادە نیە و دیبڕۆینیش ئامادە نیە لەم تیپەیە و گۆندۆگانیش لە تیپەکە ڕۆشتووە. تەمان گواردیۆلا ئەمە پێک دەبێت لە گواردیۆڵ باگەرێکی زۆرەوانێ، ئەکانجی و ڕۆبن دیاز دوو بەرگریکارەکە بن واکە واڵکەر دەبێتەوە بەرگریکاری باڵی ڕاست. ئەمە پێک دێت لە نونێس بۆ باگەرێکی زۆر کۆڤازیچ، چونکە چانس یاریکردنی کالڤن فلیپس زۆر کەم دەبێت. ئەمە دەبێتەوە جولیان ئەلڤارێز تەبان دۆکۆ یاخود بە حاڵە لە حاڵەکان بە شێوەیەکی تر بێرناردۆ و نونێس یاخود بێرناردۆ و کۆڤازیچ دێن ناوەند پڕ دەکەنەوانێ و کاتە ئەمە دەبێتەوە فۆدین، ئەمە دەبێتە دۆکۆ، ئەمە جولیان ئەلڤارێز و ئێرلینگ هالاندە. ئەمە ئەم شێوازە یاریکردنی کە مانچەستەر سیتی لە یاری ئەم شەودا تەطبیقەکە. تەطبیقکردنی پلانی 4-2-3-1 پلانی یاخود 3-2-4-1 زۆر قورسە بێ بۆ مانچەستەر سیتی لە یاری ئەم شەو. لەبەر چی؟ ڕاستە ناوەندی ئەرسناڵ بەقوتە تۆ بێ ئەتیمادێکی زۆر بکەیتە سەر ناوەندی ئەرسناڵ، بەڵام ئەبێ حساباتی ئەوە بکەی باڵەکانی ئەرسناڵیش باڵی بەهێزن. ساکا و بن وایت، زنچینکۆ و ترۆسارد کە بەشداری دەکەن باڵی بەهێزن، بۆیە ناکرێت تۆ باڵەکان یارەکە تەسک بکەیتەوە لەوەی لە عومق و باڵەکان بی بە تیپی ڕکابەر، چونکە ئەگەر بەم جۆرە بکە واڵکەر ناتوانێت وەکو ستۆنز پلانەکە تەطبیقکە، یاری باڵەکان دەدرێ بە ئەرسناڵ ئەمە کارێکی قورسە بێ. بۆیە بە قەنەعەتی من بەهۆی ئەم بارودۆخە نەخوازراوەی لەبەردە مانچەستەر سیتیە بۆیە و پێکانە زۆرەی ڕوبەڕووی ئەم تیپە بۆتەوانێ بەهۆی ئەو ڕاگیرانەی ڕۆدریەوانێ من پێم وایە گەر گواردیۆلا ئەم شەو لە یاریگای ئارسناڵە بە یەکسانبوونیش بێتە دەرەوانێ ئەنجامێکی زۆر باش دەبێت بۆ تیپەکە و ئامانجێکی زۆر گەورەش دەپێشێ. تاوان ئەمە ئەو تیپەیە کە هەر ڕێک باین پێگاتەیە ڕێگا، بەڵام وەکو تەطبیق کە پیشانەیرێ ئەرسناڵ چۆن پیشانەیرێ پێگاتەکەی 4-3-3 نیشانەیرێ، بەڵام ئەرسناڵ هەر 4-2-3 یاریەکە. ئەرسناڵ تاوەکو ئێستاش هەر 4-2-3 یاریەکە. دەوتێت ڕەنگە ئەمڕۆ ڕامستێڵ بگەڕێتەوە گۆڵچی سەرەکی پاش چەند یاریەک ئەکرێت لەوە چێم شەو ڕامستێڵ بێتەوە بە گۆڵچی سەرەکی لەبری ڕایە، بەڵام ئەوە دەمێنێتەوە لای ڕایەنەر. تاوان بەرگریکارەکانی ئەرسناڵ جارێکی تر پێک دێنەوانێت لە سالیبا، گابرێل ماکهاڵایس و زنچینکۆ و لێرە شەوانێ بن وایت، چونکە تێمبەرس
تووشی پێکان هاو کامە خۆی لە خۆیان کەلێنێکە بۆ ێڵی بەرگری ئارسناڵ دوو ناوەندی ئارسیناڵ هاڤێرتس و دیکلان ڕایس یاخودەوە تا هاڤێرتس یاری ناکە دیکلان ڕایس و تۆماس پارتێ ناوەندی ئارسناڵ چونکە پارتێ گەڕاوەتەوانێ و ئۆدیگارد یەتەوە پشتی ێرژبەر یەتەوە پشتی گابرێل خیسۆس لە یاریکردنا ترۆسارد یاخود نیچیتیا و لێرەشا بووکایەوە ساکا بەشداریەکە کە بووکایەوە ساکا گومان لە بەشداریکردنی لە ڕووی پێکانەوانێ بەڵام دەوترێت ئامادەشە بۆ یارەکە. طبعا ئەم شێوازی ئەرسناڵ لە دەستپێکی یاریە کە نیشانێرێ ئەرسیناڵ ئەبەم جۆرە یاریەکە لە دەستپێکی یاریە کە نیشانێرێ ئەرسناڵ بەم پێگاتی 4-3 یاریەکە بەڵام لە کاتی یاریە چی لێ ئۆتۆماتیکی ئۆدیگارد بەم جۆرەی لێتوانێت ئۆدیگارد بەردەوام چییە ئەبێتەوە یاریزانە پلەیمیکەرەی کە جوڵەی تەواوەکە لە نزیکبوونی لەگەڵ ترۆسارد لەگەڵ گابرێل خیسۆس لەگەڵ بووکایەوە ساکا لەگەڵ یاریکردنی لە ناوەندەکان لە دیکلان ڕایس لە کای هاڤێرتس لە پارتیە گەریاریکە لەگەڵ باڵەکە ینی ئەم یاریزانەی ئارسناڵ ئەمە مارتین ئۆدیگاردە کە ئێستا میکەلارتیتا هەموو بارودۆخ و سقلی ئەم تیپە یاوەتە دەست ئۆدیگارد بە مامەڵەکردنی لە ناو پشتی ێرژبەران و لە ناو زۆنی تیپی بەرامبەرە بۆی کە بتوانێت ئارسناڵ مامەڵەیەکی دروست بەو هێرشانۆ بکە کە دەیکاتە سەر تیپی ڕکابە. ئەو پلانەی ئارسناڵ جێبەجێی دەکا و کوتم 4-3 نییە بەڵکو یەکسەر لە کاتی یاریە دەبێتەوە 4-2-3 ئۆدیگاردە و سەرکەوتن ئەنجام دەداتەوانێ و پێگاتەی ئەرسناڵ بە کەمترین نوقسانیەوە بۆ یاری ئەمشۆ بەرامبەر بە مانچستەر سیتی ئامادەن و میکێل ئارتێتا دەبێت لە چەند یاری ڕابردوو سوودی لە هەڵاکانی وەرگرتی بێت لە چەند یاری ڕابردوو بزانی بێتی وەکلیلی ئەو بدۆزێتەوە کە چۆن بەرامبەر بە مانچستەر سیتی مامەڵە بکە و بە تایبەتی باڵەکان بتوانن دەرفەتێکیش باش بخڵقێنن چونکە مانچستەر سیتی کەلێنی هەیە بۆشایی هەیە ئەبێت ئارتیتا ئەم شەو درک بۆ بکات دەم بۆشایانە بدۆزێتەوە ئەم کەلێنانە بدۆزێتەوە. ئارسناڵ پێگاتەی ئەم شەوی کامڵترە لە مانچستەر سیتی بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی. ئارسناڵ ئەم شەو لەسەر یاریگای ئیمارات میوانداری لە مانچستەر سیتیەکە. ئارسیناڵ ئەم شەو لە یاریگای ئیمارات بە سەرکەوتنی پێش مانچستەر سیتیەکەوێت لە ڕیزبەندیە. پرسیارگەرێک لێرە دێتە هەرەوە ئەگەر بێت و ئارسیناڵ ئەم شەو بەرامبەر بە مانچستەر سیتی بدۆڕێت بە بڕوای من ئارتێتا شایانی هەڵوێستە لەسەرکردنە لەبەروی مانتیقی تیانێ ئەم هەموو یاریە بە مانچستەر سیتیە دۆڕێنی تۆ نەتوانی ڕێگەی سەرکەوتن دۆزیتەوە. کێشە چییە؟ داوای یاریزانی باشەکەی ئەو کۆمەڵە یاریزانی شەهر لە مانچستەر سیتیەوە ناوە دۆ مێرکاتۆیە لەسەرێک یاریزانی باشت بۆ دەکڕێ داوای هەجاریزانێکە کردووە بۆیان هێناویتە ناو پێگاتەکە و ئێمە فروزە لەسەر ئێمە گۆڕانکاری بە تیپەکە بکە پاروەرزی ڕابردوو کە خوڵ ئینگلیزی و لەدەستدا بە دووش کەس بەرامبەر بە مانچستەر سیتی لەدەستداوە. ئێستا بە بڕوای من ساتە وەختی کۆتاییە. ئارسیناڵ ئەگەر ڕکابەریەوێ ئەگەر ئەرسناڵ بۆ تەوتیپە بێزە ئەگەر ئەرسناڵ بۆ تەوتیپەی کە بگەڕێتەوە ئەگەر ئەرسناڵ بۆ تەوتیپەی کە دەوێت شێبڕشەی نازناوەکان بکە ئەگەر ئەرسناڵ بۆ تەوتۆپەی ئەو تیپەی کە دەوێت جوانیە بێ ئەم شەو دەبێت شکست بە مانچستەر سیتی بێنێ بە هیچ جۆرێک بە هیچ شێوەیەک ئارسناڵ دەرفەتی وا زێڕینی نایەتەوە بەردەم. مانچستەر سیتی وەکوتم بێ ڕۆدریە ڕۆدری ینی نازانم چ وەسفێک بکەم بۆ ڕۆدری بۆی کە باسی کاریگەری بکەم لە مانچستەر سیتیە هێندە یاریزانێکی کاریگەرە ڕەنگە دیبڕۆین جێگەی پڕ بێتەوە ڕەنگە بەرناردۆ جێگەی پڕ بێتەوە یاخود یاریزانێ بخرێتە شوێنی بەڵام شوێنی ڕۆدری بە هیچ جۆرێک لە مانچستەر سیتیا پڕ نابێتەوە ئەو کوالیتی و مواصفاتی یاریکردنی ڕۆدری بە هیچ یاریزانێک پڕ نابێتەوە. ئەمشەو مانچستەر سیتی بێ ڕۆدریە ئەمشەو مانچستەر سیتی بەگەرێکی زۆر بێستۆنزە و دیسانەوە بێ دیبڕۆینە و پێگاتەکەش مەرجیە بە هەموو یاریزانەکان ئەمەدە بن کە ئەگەر هەیە بەرناردۆش بە تەواوەتی ڕاستە چابۆتەوە دەوترێت دامەندەی واریکردن بەڵام هێشتا ئەو یاریزانە کامڵە نییە واریکردن لە کاتێکا تۆ تەواوی تیپەکە و ئامادەیە تەناگومان لە بەشداریکردنی ساکە. بۆیە هەلی وا زێڕین بە بڕوای من بە هیچ جۆرێک و لە هیچ کاتێک نایەتەوە بەردەم ئارسیناڵ ئەمە هەلێکی زێڕین و تایبەتمەندە و من ئەڵێم
ینی کۆتاش لەسەرەمە ئارسینال ئەم شەو نەیباتەوانەیە بە تەمای نازناوی پریمەر لیگ یعنی ڕکابەری نازناوی پریمەر لیگ نەبێ چونکە تۆ کاتێک بەرامبەر بە گەورەکان سەرکەوتنێنی بەرامبەر بەو تیپانێکە ڕکابەرتن سەرکەوتنێنی ناتوانانی دوای خاڵێکی زۆر دواکەوی ناتوانانی قەرەبووی بکەیتەوە ناتوانانی بێتەوە چێڕشەکان بۆیە هەلێکی زێڕین لە بەردەم ئارتیتا هەلێکی زێڕین لە بەردەم تیپەکەی ئارتیتا لەوەی کە بتوانن سەرکەوتن بەسەرمان سەرسی تۆمارکەین چێڕشەی نازناوی پریمەر لیگ بێسترکەن کە بڕوای من ئەم ساڵ قورسەمان سەرسیتی بتوانێت پارێزگاری لە نازناوەکەی بکە بۆیە بە دوو یاری ئاوا من ئەم بۆ چوونەمەیە کە ئارسیناڵ و هەموو هەلەکان لەدەست بدرێ ئەو کاتە ڕەنگە دیسانەوە بکەوینە هەڵەوانێ بەڵام ئەمە خوێندنەوەی من بۆ دۆخی ئارسناڵ و مانچەستەر و ڕوبەڕبوونەوەی نێوان گواردیۆلا و ئارتیتا و ئامادەی پێگاتەکانی هەردوو تیپ کە پێم وایە پێگاتی ئارسناڵ ئامادەترە و تیپی ئارسناڵ بۆ ئەم شەو حازرترن وەرزی ڕابردوو لە یاری مانچەستەر و ئارسناڵە یەکێک بووم لەوانەی کە ئەنجامەکەشم نووسی لەوەی کە 5 گۆڵم نووسی بەڵام دوایی 4 گۆڵ تۆمارکرا و ئەوە متمانەم بە سەرکەوتنی سیتیە بوو لە یاری ناو ئیماراتیشە ئەم شەویش ڕازگۆم لەگەڵتانە ئەم شەو من بڕوام بە سەرکەوتنی ئارسناڵ هەیە لەبەروی پێم وایە سیتی لە قەیرانایە و سیتی کەلێنێکی گەورەی هەیە سیتی کێشەی تەکتیکی نییە بەس سیتی کێشەی تەکنیکی یاریزانە کوالیتی دارەکانی خۆیە کە تەکتیکەکەی ڕانەرەکەیان جێبەجێ بکەن بۆ یەکشاوەتە دواوە سیتی هەمان تەکتیک و پلانی وەرزی ڕابردوونیە بۆی چی بۆی نەبوونی یاریزانە تەکنیکیەکان کە بتوانن ئەو پلانی گواردیۆلا جێبەجێ بکەن بە هیوایش کەسی مانچەستەر کاگرێبار وا لەگەر گواردیۆلا بتوانێت لە ڕکابەرەکە بمێنێتەوە تا کاتەی یاریزانە سەرچەکانی دەگەرێتەوە بێگومان لە کۆتایی دەبێتە پاڵان چونکەمان دەزان مانچەستەر یاریزانەکانی ئامادە بن کەس زەی نابێتوانێ ئەوە تا منیش ئاماژە بۆ وەکەم کاک محەممەد جان هەلی وا زێڕین و وا باش نایەتەوە بەردەم ئارسیناڵ بۆی کە سەرکەوتن بەسەر مانچەستەر بێنێ نییە هەلی وای نایەتەوە بەردەم بە تەمای هەلیوانە بهێرگیست کاگە شاوڵێ من لە ستۆنز زانم پیپ چۆن کوالیتی یاریزان دەوە لە ستۆنز لە ئێڤەرتۆن بەرگریکاری ناوڕاست بوونەی دوانی تەحەکوم بە تۆپۆ بکات بەڵام ئێستا لە قوڵایتیپی بەرامبەر تی باسانی دێنێتە دەرە بارەزوی خۆی کۆنتترۆلی تۆپ دەکات زیاد لە دوو مەرکەز یاری دەکات ئێستا وەکوتم کاکە شاوەجان من هەڵسەنگاندنی ڕانەر حەزم بە قسەی سواو نییە دانیشم قسەی سواو بکەم و من سەیری یاریزانەکانی ئەم پێگاتەیەکەم بۆی کە کاریگەری ڕانەرێک ببینم بە سەرتیپەکەوانێ سەیری ئاستی تاکی کۆمەڵە یاریزانەکەم زانم چ گۆڕانکاریە ڕوویاوە چونکە ئەم گۆڕانکاریانە ڕاستەوخۆ ڕانەر ئیشی لەسەرەکە بۆ نمونە جوڵی ئەلڤارێز و ئەو شێوازیاریکردنی ئەلڤارێز وەرگرتووە من ڕاستەوخۆیشی ڕانەر لەسەری کردووە بۆ نمونە ستۆنز کە وەرزی ڕابردۆمی کردووە من ڕاستەوخۆ ڕانەر ئیشی لەسەر کردووە بۆ نمونە بیلینگهام و هەموو ڕێژە گۆڵە لە ڕیال مەدریدا تۆمارەکە و پێشتر لە دۆرتمۆند یاری کردو لە ئینگلتەرا یاری کردو بەم جۆرە نەبووە ئەمە ڕانەر کاری لەسەرەکە ئەم ئیشانە جێدەستی ڕانەرن هەموو جێدەستێکی ڕانەرم بەلاوە جوانە و حەز دەکەم بینەری بووە هەموو کاتێک ملای من ئەو ڕانەرانم خۆشەیە کە شوێندەستیان دیارە ئێستا کلۆپیش بەردەوامێکێکە لەو ڕانەرانی کە شوێندەستی باریزانەکانەوە دیارە کاغازا دەڵێ بێ ئەرسناڵم شەوبی باتەوە بەڕاستی چونکە هەم کاتێک تێمیش سیتی پێکانی زۆرە ساکا بۆ ئەرسیناڵ زۆر لە ڕۆدری سیتی گرنگترە من بڕوا ناکەم بە هیچ جۆرێک و هیچ یاریزانێک بتوانێت هێندەی ڕۆدری بۆ تیپ گرنگ بێ چونکە ڕۆدری داینامۆی و تیپەیە و کاریزمای و تیپەیە ناتوانێت بۆ جۆرە چارەسەریکە کاکبراهی مەڵێ تەنها کێشەی ئارسناڵ نەبوونی سەرڕمێکە ئەرسیناڵ ئێستا دوو سەرڕمی هەیە گابریل خیسۆسیشیە و نیچیتیاشیەیە کە ئەمە هەردووشیان سەرڕمن و لە ێرژبەری سەرڕمی یاری دەکەن بەڵام شێواز یاریکردنەکەی ئارتیتا کلاسیک نییە تا بەو جۆرە ئاتیمادی کولی لەسەر سەرڕم بێ ئێستا گواردیۆلا چی کرد گواردیۆلا وای کرد کە دەبێت بگەڕێتەوە سەرچی دەبێت بگەڕێتەوە سەر پلانی کلاسیک کە پێویستی بەچیە پێویستی بە ێرژبەری ناو بۆکس گواردیۆلا ئەو بیرۆکەی کە لە تۆپی پێ هەیبوو هاو تەسلیمی واقعەکە بۆوانێ تەسلیمی بیرۆکەی کلاسیک بۆوانێ و چووە سەرەوەی کە ئەبێ هێرشبەرێکم لە ناو بۆکسە هەبێ ئارتیتا ڕەنگە ئێستاژەم قەنەعاتی نەبێت چونکە نەنیچیتیا هێرشبەری بۆکسە نە گابریل خیسۆس هێرشبەری ناو بۆکسە
بەڵێ سەرڕمن بەڵێ ژمارە نۆن بەڵێ زۆرترین کاتیان لە ناو ناوچەی سزا بەڵام شێواز یاریکردنیە یاریزانانە زیاتر هاتنە دەرەوەی لە ناو ناوچەی سزا وەکو هێرشبەرێکی ژمارە نوۆی وەهمی دەرەکەون تاوەکوکۆی هێرشبەرێکی سەرڕمی سەرف دەرکەون ئەمە قەنەعاتی میکەل ئارتێتا لێرە بەڵام وەکو بارودۆخەکەش بۆ ئەرسیناڵ هێندە خراپ نییە هەنی ئێمە ناتوانین لەبوونی نیچیتیا و لەبوونی گابرێل خیسۆسا بڵین ئارسیناڵ بێ هێرشبەرە نه ئارسیناڵ ئێستا باشترە ئارسناڵ ئێستا دۆخی لە پێشترە و هێرشبەرەکانیشی خیسۆس چنیچیتیا دەتوانن لە دۆخێکی باشە ببنە فریادڕەسی ئارسناڵ ئەمە خوێندنەوەی تایبەتیم بوو بۆ یاری مانچەستەر بۆ یاری ئارسناڵ و هەروەها دەچمە سەر هەر یاریەکانی دیکەی ئەمڕۆ کە کۆمەڵێک یاری گرنگ بەڕێوە دەچن کە تێیدا نیوکاسڵ و وەسام یەکێکن لە یاریە تایبەتمەندەکان و هەروەها یاری وەڵڤەرهامپتن و ئەستۆن ڤیلا کە بامان شێوە ڕکابەرەکانی پریمەر لیگ لە وەرزی ئەمساڵە زۆر توندن و ڕکابەری زۆر بێزن و ڕوبەڕووبوونەوەی تایبەتمەند ڕوبەڕووبوونەوەی برایتن و لێڤەرپوڵە لە کاژمێر 4 کام ڕوبەڕووبوونەوەیە پەیوەستە بە پێشەنگی پریمەر لیگەوانێ پێیوەستە بە بارودۆخی پریمەر لیگەوانێ پێیوەستە بە ڕکابەریەکانی پریمەر لیگەوە چونکە هەردوویانەکە لە خاڵ و لێکۆ نزیکن بردنەوەی هەریانەیەکیان لە لیڤەرپۆڵ و برایتن یەکیان دەگەینێتە ئاستی لوتکە نزیکی دەکاتەوە لە تۆتنامی پێشەنگ و ئەوی دیکەیاندا دەبەزێتە پلەکانی خوارەوە و ڕکابەرەکە تاوا لە پریمەر لیگ تون بۆتەوانێ بە پێچەوانەوە بە هەمان دۆخەوانێ بڵێم نەک بە پێچوانەوە یاری ئەرسناڵ و مانچەستەر سیتیش لە هەمان دۆخەیە لە هەمان کوالیتیایە سیتی بە بردنەوەی پێشەنگی دەگرێتەوانێت جێەکە بە تۆتنام چۆڵ دەکات و لە هەمان کادا ئەرسیناڵ بە ڕێژەیەکی زۆرتر دوور دەخاتەوە لە خۆی ئەرسیناڵ بە ڕێژەیەکی زۆرتر دوور دەخاتەوە لە خۆی وی خۆشی دەکەوێتە بارودۆخێکی باشەوە بە پێچەوانەوە ئارسناڵ ئەگەربی و ڕکابەری بکە ئەگەربی لە ڕکابەری نازناوی پریمەر لیگا بێ هەر دەبێت یاری ئەم شەو لە سیتی بەرێتەوانێ خراپترین ئەنجام بۆ ئەرسیناڵ لە یاری ئەم شەوە یەکسانیە بەرامبەر بە مانچەستەر سیتی ئیتر تێبگەن لەم قسەیە ئارتێتا هەلێکیوا لەبەردەمە و گەردەوێ نازناوی پریمەر لیگ ڕکابەری کە خراپترین ئەنجام بۆی لە یاری ئەم شەوە یەکسانیە ئەگەر بێت و گواردۆلا بە هەمان شێوە ژیرانە مامەڵە بکە و کلیلی سەرکەوتن بەرامبەر بە ئەرسناڵ بدۆزێتەوانێ و بتوانێت سەرکەوتن بۆ مانچەستەر سیتی لە یاری ئەم شەوە بێنێ ئەم قسەیە دەکەم من لە جێگەی سەرۆکی ئەرسناڵ بم ئارتێتا لە پۆستەکەی دوورەخەمەوە چونکە 4 ساڵە لەم تیپای یاریەکە 4 ساڵە مێرکاتۆ بۆم تیپاکە بۆ هێناومەکە 2 یاریم لە مانچەستەر سیتی بۆ بێرێتەوە ڕکابەری نازناوەکە بکە ناکرێ من هەموو ساڵێ هەر ئامانجم سەرکەوتم چامپیۆنز لیگ بێت چونکە ئەرسناڵ یەکێکە لایەنە گەورەکانی ئینگلتەرا چونکە ئەرسناڵ یەکێکە لایەنە گەورەکانی پریمەر لیگ و دەبێت دەمیانەیە لە ڕکابەری نازناوی پریمەر لیگا بێ شیکاری وەرشین پێشکەشکردن خواتان لەگەڵ قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك رب شقيا وإني خفت بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن أمنا محمد لشكري زرارة تمن باز صالة وتوانين با الحمد لله بفضل خواي بما 2 ساڵ نما جتاوی قورآن پیرۆز بکەم سەرەتا بە خۆی کە ئەمن کە گچکە بووم دەمەوێت بەردەوام داکوبا